سڵاتان لێبێم کاتتان باش لە بەرنامەی هەفتانەوە لەگەڵتانین کۆمەڵێک بابەت و بڕگەی جیاواز و سرنجڕاکێش لە بەرنامەی هەفتانەی ئەم جارە بێکۆ دەبینین. بینەرمان بن. خانمەیەک لە دەربەندی خان کەرەستەی بێسوود بەکاردەهێنێتەوە و چەندین کاری هونەری سرنجڕاکێشی لێ دروست دەکات. لە ڕۆژهەڵاتی قەزای ڕانیە گۆمێکی ئاو لە هەروەرزێکی ساڵدا ڕەنگێکی جیاوازی هەیە و لە وەرزەدا ڕەنگی ئاوەکەی مۆر بووە تاکە گیانداریش کە لەو ئاوەدا دەژی جۆرێکی کیسەڵا کە لە جیهاندا زۆر دەگمەنە. چەند گەنجێکی سۆران و باڵەکایەتی لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاری و چارەسەری و ئاژەڵانە دەکەن کە بێلانەن. گۆمی قوڕەگۆ لە سنووری قەزای ڕانیە کە گەناوی قوڕەگۆشی پێدەڵێن ساڵانە بە پێی گۆڕینی وەرزەکان ڕەنگی ئاوەکەی دەگۆڕدرێت. ئێستاش لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕەنگی ئاوەکەی گۆڕاوە بە مۆر. ئەو گۆما ڕووبەرەکەی 5,000 مەتر دووجایە ئەدەکەوێتە خۆرهەڵاتی شاری ڕانیەوە. هەروەها شارەزایان دەڵێن کە گۆمەکە 1000 متر قوڵە. ئەم ئاوی ئەم گۆما پڕە لە کانزا و مادەی کیمیایی جیاواز و هاوڵاتیان بۆ نەخۆشیەکانی پێست سوودی لێ دەبینن. هەروەها تەنیا جۆرات کیسەڵێکی دەگمەن لەو ئاوەدا دەژیت. گۆمی گەناو دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری ڕانیە بڵین دەکەوێتە نزیک زەی بچووک بە 2 کیلۆمەترێک و شاری ڕانیەش نزیکەی 10 کیلۆمەتریشی لێ دوورە. ئەم گۆمە ئەم سەرچاوەیە دەمێکە بوونی هەیە مێژوەکەی دەگەڕێتەوە پێش زاین بە هەزاران ساڵ ڕەنگە تا ئەو کاتێککە ئاشووریەکە کۆنەکانیش لێرە بوونیان هەبوو بێت ئەمە هەر بوونی هەیە. ئەم گۆمە ڕووبەرەکەی نزیکەی 10,000 متر چوارگۆشە دەبێت و قوڵیەکەی لە هەندێک شوێن نزیکەی 1000 مترێک دەبێت 700 بۆ 800 متر و لە ناوەڕاستەکەی ئەم گۆمەدا دەرکەوت کە گۆمەکە بێبوونە ئاو لێەوە هەڵدەقوڵێت. ئاوەکەشی زۆر تایبەتمەندە تایبەتمەندێکی خۆی هەیە وا دەردەکەوێت کە ئەم گۆمە سەرچاوی ئاوەکەی لەو دەڤەرەوە نەبێت و لە کوردستانی باشووریش نەبێت. بەڵگەش ئەوەیە زەی بچوو کەم دەبێت زۆر دەبێت ئاستی ئاوەکەی بەرز دەبێت و نزم دەبێت هیچ کاریگەرێکی لەسەر ئەم گۆمە نییە. بۆیش وا دەرکەوتووە کە ئەم گۆمە ئاوێکی تایبەتمەندی خۆی هەیە لە وڵاتێکی دوورەوە لە شوێنێکی دوورەوە دێتە ئێرە و سەرچاوەکەی بەیەوە بەندە. سیفاتە کیمیاوی فیزیاکانی ئاو خۆی ئەمە تۆخمێکە بێبۆنە بێڕەنگە بێتامە بەس ئەم ئاوەی ئێرە هەرسێکی تێدایە. ڕەنگەکەی ڕەشباوێکی شینیان بەرەو مۆرە و هەروە بۆنێکی ناخۆشی هەیە. دیارە پێکاتەکەی لە ڕووی کیمیاویەوە لە کبریتاتی پۆتاسیۆمە بە کوردی خۆمان پێڵێن گۆگرد لەوە پێکاتەکەی دروست بووە و هەروەها بۆنەکەشی هەر ئەو پێکاتە کیمیاویە کە بۆنێکی ناخۆشی هەیە یان بۆ گەنیوە بۆیە هەر ناوەکەی خۆشی بەوە خۆیەتی کە دەڵێن گۆمی گەناو. ئەو گەناوە لە گەنیوە هاتووە کە بۆنەکەی ناخۆشە. گۆمی گەناو هیچ گیاندارێکی تێدا ناژی تەنها کیسەڵ نەبێ. کیسەڵیش هەر خۆمان بۆمان دەرکەوتووە تەمەنێکی زۆری هەیە. ئەویش پێکهاتی بایۆلۆجیەکەی ئەندامەکەی خۆی واڵکەوتوە دیارە لێرە دەتوانێت بژیت. ئەم کیسەڵەش گوایە دەڵێن کیسەڵێکی زۆر زۆر شازە زۆر نایبە لە هەندێک شوێن نەبێت نییە ئەم لێرەدا دەژی و بوونی هەیە. گەناو وتمان کە ئاوەکەی تایبەتمەندێکی خۆی هەیە. ئەم پێکاتە کیمیاوی کە گۆگردە کبریتاتی پۆتاسیۆم خەڵک هەر وەکو باریشی کۆمەڵایەتی خەڵکەکە لێرە دێ
سەردانی دەکەن بە تایبەتی هاوینان پاییزان دێن خەڵک لێرە خۆی پێدەشوات گوایە بۆ چارەسەری سروشتی بۆ هەندێک نەخۆشی باسە بە تایبەتی نەخۆشیە پێستەکان. گەنجێکی وەرزشوان لە شاری دهۆک بەهۆی و کاتانی کە لە ماڵەوە بووە باهۆی کەرەنتینەکردنەوە هۆڵێکی لەشتوانی ساکار لە گەراجی ماڵەکەیدا دروست دەکات ئەو بە بەکارهێنانی کەرەستەی بەکارهاتووەکو تایی ئۆتۆمبیل و چیمەنتۆ پێداویستی وەرزشیەکانی دروست دەکات. هەندێک جار هاوڕێکانیشی لەو هۆڵە کەڵک وەردەگرن بۆ ئەنجامدانی ڕاهێنانە وەرزشیەکان. بارکە دەست پێکە بوو ئەف کەرەنتینەم هەمی مۆینال مۆڵت خۆ و حەزۆمل سەر وەرزشە بوو و ئەف کەرەستێت هەمی من هەبوون یانیوەکی ئۆسن دۆر تشتێت و سۆ من هەبوون هەڤۆڵە گەلم و بەشدۆر بوو منزورە خوب بوو گوت یعنی ڕۆزی بۆ ئەم هۆڵێکە چێکەین ما دەست پێکرد کێمتر شەیڤێکەمە خلاص کرد. پشتی خۆرنێ وەختت بیتە استیراحە من سعاتێک و سۆ چیتن ئەستمە تەمرینۆت کەم خۆرنێکت خۆم تێنەڤێرێ تەنسایکە گەڵ هەڤۆڵۆ هەر بوومە ڤێرە خۆشە ji ber kerentîne em her naderkevin. gelek yapsana yani bes te hezra xwe hebîtin yani tu tişê ser karkê bi xwe zehmet neyexî. Hezra min eve bû min ser vî karger berî nû min serinde tiştî dî dîzaynê tiştî pisayê kargerî yani bila genç çi heca da bi xwe negirîtin. Dergehê xwe hatine girtin hezra min bû min baştir bes bi xwe mal çeke yani şmêşeş ev fikre min hebû. چەند گەنجێکی سۆران و باڵەکایەتی بە شێوەیەکی خۆبەخشانە کاتەکانی خۆیانیان تەرخان کردووە بۆ کۆکردنەوەی خواردن و دابینکردنی چارەسەر بۆ ئاژەڵانەی کە بێلانەن و شوێنی مانەوەیان نییە. ئەوان بەردەوام لە ڕێگەی خەڵکانێکی خێرخوازەوە خواردن کۆکەنەوە هەروەها چارەسەری و ئاژەڵانە دەکەن کە بە هۆکاری جۆراوجۆر بریندار بوون یان نەخۆشن. ئامانجیشیان ئەوەیە لە ڕێگەی کارەکەیانەوە پەیامێک بە خەڵک بدەن کە ئەگەر هاوکاری ئاژەڵان ناکەن بە ئازاریشیان نەدەن. ئێمە کۆمەڵێک گەنجی خۆبەخشین ماوەی نزیکەی ساڵێک دەبی هەڵساوین بە کۆکردنەوەی خۆراک و خواردەمەنی بۆ سەگانەی بەرەڵاو بێجێومەکانن لەسەر شەقامەکان کەوتون. ئێمە هەردەستین لە ڕێی خێرخوازانەوە لە ڕێی سۆشیال میدیاوە هاوکاریان بۆ کۆ دەکەینەوە یان لە نانەواخانە و چێشخانەکان بەسپاسەوە خەڵکێکی زۆر هاوکارە. هیوادارم ئەو خەڵکانە هەز بە بەرپرسیارەتی زیاتر بکەن ئەوانیش ڕۆحلەبەرن و پێویستیان بە هاوکاری ئێمەیە بە تایبەتیش ئەو کاتەی کە زۆر گوناح بوون ئەو بەستە زمانانە ئەو کاتە بوو کە کەرەنتینە بوو. لە کاتی کەرەنتینە بەهۆیەوەی قەدەغە هاتوچۆ بوو خەڵک هاتوچۆی کەم بوو یان گەشتیار کەم بوو بەڕاستی زۆر بێناز بوون. حتا سەگ هەبووە لەسەر و جادانە لە برسان مردیە ینی دیمەنەکان ئەوەندە تراژیدی بوون ناخی ئینسانیانە هەژان.
سێستا دیالۆ هیناین دویان هەر لە کەلک کەوتبوون گوتیان سیارێک پێی لێنایە بەعنقەس پێی لێنا بۆ هەر بە هەوەست لە دواوی گەڕا بۆ دیستان پێ لێدابەوە بەسەر پشتی کەوتبوو پشتی شکاند بوو ئەو ئاژەڵە بەستە زمانش کە پشتی شکا بەشەر ئەوە پشتی بشتێت چانابیتەوە چانە بوو یعنی زۆریشمان محاولە کرد زۆریشمان دکتۆرمان پێ کرد بەڵام چانەبەوە ئەویان مرد ئەوی تریشیان دەستی بڕابەوە بەڕاستی زۆر دڵخۆش بم بەوەی کە هاتەوە ناو وەکو برێک و یەکێک لە عائیلەی خۆیدا دەبڕی هاتەوە ناو عائیلەی خۆی ئەم لە هەولێرەوە ئەوڕۆ لە بەیانیەوە هەتا ئەوستەیم هینایتەوە ئێرە کە ئەوها لێرەم دیتن بەڕاستی زۆر پێ خۆشحاڵ بووم یعنی بەدەستە خۆت نییە ینی دڵت خۆش دەبی کە دەبینی یەکێک لە دائیمەن ئەگەر منداڵێک لە داکو بابی دا ببڕێ یان داکو باب لە ئەولادی خۆی دا ببڕێ چی بەستەردێکە لە کاتەچی یەکتری دەبینەوە ینی خێزانەکەی پێکدێنن ئەمنش لە هەولێرەوە ئەوستەیم هیناوە سۆران بەڕاستی زۆر لە خۆشم هەر زۆر دڵم پێ خۆش بوو ئەویشم کە ئەو هادیت بۆ نەوعی زۆر دڵم پێ خۆش بوو. وی من داوا لە شۆفێرە بەڕێزەکانەکەم داوا لە خەڵکێکی ترەکەم هیچ ئەرچێکی وانێ ئەگەر سەجێک یان ئاژەڵێکی تر هاتە پێشی ستۆپێک لە بەرامبەری بکە تاوەکو گیانی بپارێزێ چکە زۆر جارە من ئاژەڵم بینیوە لەسەر ئەو زادانە زۆر خەڵکی کەشێ بینیوێتی پشتی شکاوە دەسی لێ بووەوە بریندار بۆ زامدار بووە جگە لەوەی کە ئەو ئاژەڵە زامدار و بریندارەکە لەوانەیە خەڵکێکی یەکجار زۆر پێوەی ئەزیێت بچێشێ خەڵکی بە ویژدانی بەسەر ئەو زادەیە دێت جا شارەوانی ماندوو بین جا خەڵکێکی زۆر ئەزیێتە چێشێ بۆیە من داواکەم هەمومان بە ئاژەڵ دۆز بین چکە خەڵقندەی خوای گەورەیە تەمەشاکەین چەند خەڵکانێکان لە ئەمریکاوە لە ئەوروپاوە ئێستاوە هاوکاری ئەنێرن من لێرەوە سوپاسی بەناسخان و ماوسە نازەنین دەکەم بەڕاستی لەسەر ئەرچی خۆیان یعنی چەندین ئاژەڵی ڕۆژانە چاکەکەنەوە کە خەڵکێکی تر لێدا مەسرفێکی زۆری تێچێ. ئێمەش وەکو گەنجانە بەخۆ بەخشانە هەستاوین بە کۆکردنەوەی هاوکاری بۆیان و هەر کەسێ بتوانێت هاوکاریمان بکە ئەمە سوپاسیەکەین و ئەگەر هاوکاریش نەکەن ئەمە سوپاسیانەکەین کە ئەزیەتیان نەدەن لەسەر جادە و کۆڵانەکان بتوانن یعنی یارمەتیان بدەن هەرچەندی پێیان دەکرێت ئەگەر پێشیان نەکرێ بەس خۆیان لێ نەدەن و بەسیارەکانیان یان ئەزیەتیان نەدەن ئەمە سوپاسیانەکەین. لە کەرەستەی بێسود و فڕێدراوی دەوروبەریەوە خانمێک لە دەربەندیخان جۆرەها کاری ناوازەی دەستی و جوان دروست دەکات ئەو بەهۆی قوماش و چیمەنتۆ و بۆرەکەوە ئەتوانێت سنجانەی جوانی گوڵ دروست بکات و هەروەها سەبەتەی هەمە چەشن بەرهەم بهێنێت زۆربەی کارەکانیشی بە پێی خواستی مشتریەکانی دەبێت. سەرەتا بە کاری چنین و کاری دەستی وردە دەستم پێکردەوە دواتر لە ڕێگەی ڤیدۆی ئینتەرنێتەوە چەند ڤیدۆیەکەم بینی پێم جوان بوون دەستم کرد بەم کارە چەند گۆزەیەکەم دروست کرد بۆ خۆم و بۆ هاوڕەکانم بۆ نزیکەکانم زۆریان پێ جوان بوو و منیش هەوڵم یا دووبارە دەستکەمەوە بە دروستکردنی وە برەم یا بە کارەکە ئەوەی کە زیاتر منی هانا هاوڕێیان و دۆستەکانم کە زۆر تەشریحیانەکردن بۆ ئەوەی کە برەو بم بە کارەکەم و بەردەوامی بە کارەکەم و دواتر ئەم ئیشەم شوێنم کردەوە بۆ کارەکەم و خەڵکی زۆر خواستی لەسەر بوو بۆ پێیان جوان بوو. هەرچەنە کارەکەم سەختیەکی زۆریشی هەیە بەڵام زۆرم خۆشەوێ و بەردەوام لەسەری بۆ من لێرەوە حەز ئەەکەم ئەو کەسانەی کە ئارەزووی ئەم فێربوونی ئەم پیشەیە ئەکەن ئەتوانم فێریان بکەم و چەندین کەس پێ بگەێنم.
لە ڕاستیە من ئەگەر ناوەندێک هەبێ بۆ ساکردنەوەی کارەکانم زۆر باشە بێ لە ڕاستە چکە من ناتوانم سەرقاڵی هەم دروستکردن و هەم فرۆشتنیشی بم و ئەگەر بکرێت من تەنها دروستی کەم و کاتە توانم کاری جوانتر و باشتر و بیرۆکەی باشتریشم هەیە بۆی شتی زیاتر دروست بکەم. بەشەیش لێرە تەنها ئیشی بۆ یاغی لە یەکەم بۆ ئیشی بۆ یاغەکان زیاتر لێرە دانیشم. ئێرە شەمە شوێنی کارەکەمەوە تەواوی کارەکانم لێرە دروستیانەکەم کە ئیشی چیمەتۆشە لێرە ئەەکەم وەرە لێرەوە ئەمێ سپاسی هاوسەرەکەم بکەم کە زۆر پاڵپشتم لەم کارەیە و چکە من کاتێکی زۆر بەخشیوە بە کارەکەم بۆیە سپاسیەکەم. ڕاستیە کارەکانی من زۆرن ئەوە یەک لە کارەکانم ئەم گۆسەیە کە تێیدا بڵێن بە چیمەنتۆ و پەڕۆم بەکارهێناوە و شێوازی دەرەوەی شێوازێکی ڕەنگاو ڕەنگ و جوان و هونەری تێدایە کە بۆیەکان چۆڵی ڕەنگاوڕەنگە و بە چەند قیاسێک دروستم کردوون قیاسی گەورە و بچووک قیاسیان با بڵێن بچووکە و بە هەمان شێوەن و بۆ بەرگریان زۆرە بۆ شکان کێشەیان نییە ئێستا گۆزەمان هەیە باڵێن لە دەرەوە هاوردەکرێ بەڵام ئەشکێن بەڵامانی من چۆن بڵێ زۆر بەرگە ئاگرن. لە دوای ساڵی 2007ەوە زیاتر کارە دەستیەکانم ئەبردە ناو بازار لەسەر شۆستە و شەقامەکانی شاری دەربەنیخانە شتەکانم عەرزە کرد و خواستێکی زۆری لەسەر هەبوو و دواتر بە بۆنەی ئەم هۆزحە و بڵێن نەخۆشی کورەناوە کە خەڵک کەرنتینەکرا لە ماڵەوە بازار چۆن بڵێ چۆڵێکی پێوە دیار بوو منیش بۆ منە گونجا بچمە بازار و کاتە بیرم لەوە کردەوە کە شتەکان بمێنم لە ماڵەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕیکلامی بۆ بکەم و هەڵ ڕێگەی بڵێن فەیسبووکەکی خۆمەوە ڕیکلامم بۆ کرد و شتەکانم زیاتر سەرف بوو. کەمن ئەو کەسانەی کە بە درێژایی ژیانیان لەسەر پیشەکانیان بمێنەوە بەردەوام بن بەڵام کاک سلێمان عەبدوڵڵا کە بە سلێمانی عەبەکە ناسراوە ماوەی 70 ساڵە کاری چاکردنەوەی پاسکیل دەکات لە شاری سلێمانی و تا ئێستاش بەردەوامە ئەو جاروبار بە پاسکیلەکەشی هاتوچۆ دەکات و دەیەوێت کە لێخوڕینی پاسکیل و بەکارهێنانی لە نێو خەڵکدا بێتە کولتورێکی جوان. ناوم سلێمان عەبدوڵڵا ساڵحە ناسراوم بە سلێمانی عەبەکە لە ساڵەکانی 48ەکانەوە خەریکی ئیشی پاسکیل من لە براکەمەوە بووم ماوەتەوە قەدیم وەکیلی شەریکێکی بەریتانی بووین لە بەریتانیاوە پاسکیلمان بۆ هات لە دوای بەریتانیا ئیجا خۆمانە چوین بۆ سین و بۆ یابان پاسکیلمانە هێنا لە دوای شەریکەی بەریتانیا چون بەریتانیا نەما حکومی لە عێراقا لە زمانی مەلیکە لە وەختەوە ئێمە خەریکی ئیشی پاسکیلین. تەسلیحاتی پاسکیلمان هەیە شاگردمان هەیە کە ئیشمان لەگەڵاکە خۆشمان هەر پاسکیل چاکەین لە وەرزی تەحتی لە ئیشی پاسکیلەکە زۆرە لە وەرزی تەحتی لە ئیشی پاسکیلەکەین و تەسلیحات دەکەین بۆ هەموو کەسێکەکەین ئەو پاسانش کە بۆ مانیە خۆمانیان بەسین. خۆم زۆر مرتاحم بە ئیشەکەی خۆم چونکە هەتاکوێ لە ماڵەوە پێم بڵێن تۆزێ
کەوتە ئەمرەوە تااقەتی ئیشێماوە ئەڵم بڵێ گوتیان واز لێ بنە خۆ تۆ محتاج بە پارە نیە وتم نا مەوزۆ پارە نییە لێرانە خۆم حەزە ئیشەکە ئاکەم خۆم زۆر حەز لە ئیشەکە ئاکەم هەر لەبەرەوەیە واز لێ نایەنم. خۆم بە پاسکیل دووچۆکەم ڕۆژانە سەعات زیاتر سواری پاسکیلە بم. اینجا بۆ ئیشی بازارشمە بێ بە پاسکیلە ڕۆم سیارشمە وازم لە سیارەکان هێناوە. حەزیەکەم خەڵک هەر بە پاسکیل بڕۆ لەبەرەوە ژینگە پیس ناکە، ئیسیحام دروست ناکە، حەوادیس زۆر دروست ناکە، پاسکیلەکە سەهلە. لە زۆر شوێنە خەرەبەڵق بێتوانێت بەدەست بیبایی تر یعنی کارێکی ئاسانە. ئاسانکاریە بۆ خەڵقە گە سواری پاسکیل بێ. تا هەفتەیەکی ترۆڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە بە کۆمەڵێک بڕگە وابەتی دیکەوە دێنەوەلاتان هەر شاد و بەختەوەربن.